کوچە بە کوچە ئەم شارم پێوە خەون و ڕۆیاون بوون لێمان شێوە دەڵێن دوو دڵ ڕۆژێ بە یەک دەگەن چیرۆکمان گەشتنی دوو کێوە لە دار و بەردی ئەم شارە پرسە لەو کوچە پڕ لە تاریک و ترسە هێندە گریاون بۆم خەڵکی شارێ لەوانەیە ماڵ بێتە پرسە خۆ نەمزانی دڵ و ڕۆحم ئەبەی خۆ نەمزانی خۆتم لێون ئەکەی باشە گەر فکری ڕۆشتنت هەیە دڵی شکاوی من بۆ کوێ ئەبەی خۆ نەمزانی دڵ و ڕۆحم ئەبەی خۆ نەمزانی خۆتم لێون ئەکەی باشە گەر فکری ڕۆ